سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمە وڵاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. نزیکەی 4 مانگ بە سەر تێپەڕبوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێپەڕیوە، بەڵام تاکو ئێستا حکوومەت پێک نهێنراوە. لە کاتێکدا چەندین کۆبوونەوە بە دیاریکراوی لە نێوان یەکێتی گۆڕان و لایەنەکانی دیکە بەڕێوە چووە و لە دوای کۆبوونەوەی یەکێتی پارتیدا بڕیاردراوە کە 18 ئەم مانگە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان یەکلای بکرێتەوە. بەدەر لەمانە من دەمەوێت بۆ چوونی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بزانم لەسەر پرۆسەی پێکهێنانی حکوومەت و مەرجەکانی ئەوان چییە بۆ بەشداری بوون، ئایا بەشدار دەبن یاخودنا. هەموو ئەمانە دەکەمەتەوەرێک بە گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز بەختیار کەریم وتەبێژی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان. کاک بەختیار بەخێر بێت. دوای تێپەڕبوونی 4 مانگ بەسەر پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چەندین کۆبوونەوە لەنێوان لایەنە سیاسیەکاندا گوزەراوە سەبارەت بە پێکهێنانی حکوومەت. بۆچی تاکو ئێستا حکوومەت پێک نهێنراوە و ئەوەی گوزەراوە دەمەوێت پێم بڵێیت شتێکی ئاساییە؟ دیارە ئەگەر خوێندنەوەیکی ورد بۆ بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەو هەموو دەرەنجامی ئەو قەیرانانەی کە لە ڕابردوودا لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان بووە، ئەکرێت لەو دەرەنجامەوە بگەینە ئەو ڕاستەی کە پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە تا ئێستا وەکو ئاستەنگی بۆ دروست نەبووە، بەڵام بە قەناعەتی من دانووسانەکان لە بەرەوەی بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی هەستیارە. قۆناغەکانی ڕابردووی پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغێکی هەستیار بووە. لە هەمان کاتیش ئەو ململانەی کە لە نێوان حیزب و هێزە سیاسیەکانی کوردستانە هەیە بەشێکە لەوەی کە بوو بێتەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە وادەی خۆی دواکرد. ئۆتۆماتیک ئێمە ئەگەر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بیزار هەرێمی کوردستانیش ڕاستە پرۆسەی دیموکراسی چەند ساڵێکە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجامەدەیە، بەڵام ئێمە لە ڕووی دیموکراسیەوە نەگەیشت ئەو دەرەنجامەی کە وەکو هێزێکی وڵاتێکی دیموکراسی پرۆفیشناڵ لە ناوچەکەیە بگەنە دەرەنجامەی کە دەستکردنی دەسەڵات شتێکی ئاسایی بێ، پێگەێنانی حکوومەت شتێکی ئاسایی بێ. لەبەرەوەی ئێمە لە هاوکێشەیەکە ئاژین، لە ژینگەیەکە ئاژین. ئەم ژینگەیە بمانەوە نەمانێ هەرێمی کوردستان چەندین لەمپەڕی بۆ دروست بووە لە وڵاتانی بڵێن لە کێشە ناوخۆیەکانەوە، کێشە هەرێمەتیەکانەوە، کێشە نێودەوڵەتەکانەوە، ئەو هاوکێشە سیاسیانەی کە لەسەر هەرێمی کوردستانی ئەمانە هەمووی کاریگەران لەسەر پرۆسەی سیاسی و لەسەر هەرێمی کوردستانە. بۆیە پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستە هەڵبژاردن نزیکی 4 مانگە بەسەر هەڵبژاردنە تێپەڕیوە، بەڵام هەوڵەکانیش بۆ پێگەێنانی حکوومەت بە بەردەوام بە لەناو هێزە لایەنە سیاسیەکانە کۆبوونەوە کراوە، کۆبوونەوەی ڕاوێژکاری کراوە، کۆبوونەوەی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکان ناکراوە. دیارە دەرەنجامانە هەمووی خوازێکە پێویستە حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستانیان پێگەێنانی کابینی ئایندەی هەرێمی کوردستان خوێنەی ورتری بۆ کرێت. لەبەرەوەی پێشتر لە کابینەکانی پێشترا بینیمان بەتایبەتی بیزە لە کابینەی هەشتامە بینیمان لە نیوەی ڕێگایە هەنێ هێزی سیاسی کە بەشداری پرۆسی سیاسی بوون لە هەرێمی کوردستانە، حکوومەتی هەرێمی کوردستانیان بەجێهێشت سەرای حکوومەت ئەوموو ئاستەنگیت ڕوبەڕووی ئەوموو ئاستەنگی بووە، ڕوبەڕووی هەموو قەیرانە بووە. باشە کاک بەختیار ئەم وەڵامەکەمان پرسیارێک بۆ بەڕێزت، یعنی باشترین بژاردە چییە بۆ ئەوەی کە حکوومەتی نوێی لەسەر لەدایک بێ؟ ینی بۆ نمونە پێکاتەی ئەم حکوومەتە دەبێت چۆن بێ و بارودۆخی سیاسی ئێستا هەرێمی کوردستان کام جۆرە لە حکوومەت دەخوازێت؟ دیارە منەمێ ئەو وێنێ بۆ تەواکەم. باشە دیارە بڵێن دەرەنجامی کە حکوومەتی کابینەی هەشتی هەرێمی کوردستان وەکو پێویست بڵێن دەرەنجامەکانی ئەو کابینە ئەو فۆرمێکە بۆ کابینەکە دانرابوو لە چوارچێ ئەوەی ئەو 4 ساڵی کە لە بەرنامەی کاری کابینەکە دانرابوو نەتوانە جێبەجێگەی لەو هۆکارانە قەیرانی دارایی بکە ڕوبەڕووی هەرێمی کوردستانی گرتەوە، قەیرانی سیاسی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانی گرتەوە، هەنێ لە حیزبە سیاسیەکان کە بەشداری کابینی هەشتیان کە لە نیوەی ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان بەجێر بە کۆڵە قەیرانەوە بە کۆڵە گرفتەوە سەڕای ئەوەش ڕوبەڕووبوونەوەی شەڕی داعشوەمانە، یعنی هەمووی کۆمەڵە قەیرانی گەورە بوو کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بووە، خۆشبەختانە توانراوە ئەو قەیران تێبەڕێت. ئەوەی کە گرنگە لەم بارودۆخە و لەم هەلومەرجی ئێستای هەرێمی کوردستانە کە پێویستە زیاتر جەختی لێ سەرکرێتەوە، پێویستە خوێندنەوەیکی ورتر بووە بۆ دروستکردنی کابینی حکوومەتی هەرێمی کوردستان کرێتەوە، پێویستە بە قەناعەت خوێندنەوەکە دەبێت چۆن بێ؟ ینی بۆ نمونە ئەوەی وەکو شارەزایەکی سیاسی و حتمەنی علی ئاگاداری ورد و درشتی ڕووداوە سیاسەکانی کە دەگوزارێت، ینی دەبێت حکوومەتە چۆن لەدایک ببێت و دەبێت چی بکرێتە بنەما بۆ لەدایکبوونی حکوومەتە؟ ئەم حکوومەتە من پێم هەموو قەیرانەکانی هەرێمی کوردستان تا ئێستا کۆتاییان پێ نهاتووە. ڕاستە لە ڕووی ئابووری و هەرێمی کوردستان لەگەڵ عێراق هەنگاوی باشینەوە، مەترسی داعش تا ئێستا هەرماوە، کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان بە تەواتی چارەسەر نەکراون،
گرفتی موچە چارەسەر نەکراوە بۆیە پێویستە حکوومەت هەرێمی کوردستان ئەو حیزبانەی کە بەشداری ئەم کابینەوە کرد خوێندنەوەیکی ورتریان بۆ هەلومەرج و باودۆخکا بێ لەبەرەی قەرانەکان کۆتاییان پێ نادووە پێویستە حکوومەتێک بێت زۆربەی لایەنە سیاسەکانی تێتیا بەشدار بێت ئێمە وەکو حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان پێمان وایە ئەم حکوومەتە ڕاستە هەنێ بۆ چوون هەنی بردۆزیش پیان وایە کە ئەم حکوومەتە پێویستی بە حکوومەت ئەم بارودۆخە پێویستی بە حکوومەتێکی انتقالی نیە بەڵام من پێمان وایە ئەم بارودۆخەش جارێکە پێویستی بە گێزی لایەنە سیاسەکانە لەبەرەوەی ئێمە بۆ تێپەڕانی قەیرانەکانی هەرێمی کوردستان پێویستە هێز و لایەنە سیاسەکان زیاتر خوێنەوەی وەرد و دریشتیان بۆ بارودۆخە بس کاگی بەختیار یعنی پرسیارێکی منطقی یعنی ئەزمموی ڕابردوو بای ئەوە نەبووە کە بۆ ئەم خوێندنەوەم تێگەشتنی کە لای بەڕێزت هەیە لایەنە سیاسەکانی سەبارەت بە پێکەنانی حکوومەتە دروست بوو بێت ئێمە ئەگەر ئێمە خوێنەوەیکی ور بۆ بارودۆخەکەین تاسە هەرێمی کوردستان هەش کابینی تێپەڕ کرد دیارە هەش کابینێ بە قەنەعاتی ئەمە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان تاستا قەیرانەکان چارەسەر نەکراون ئەگەر بینی زۆرترین قەیران لە مای بۆ منە ئەو چەند ساڵەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە بەردەوامی وەکو حکوومەتێکی سربەخۆ ئەتوانم بڵم تا ڕادێک تعاملی کردوە نەیتوانێت قەیرانەکان چارەسەکە ئەمە زۆر قەیرانمان هەیە ئەتوانێت بڵێن ساڵی نەوەیەکە تا ئێستا هەر ماوەتەوە ئێمە زۆر گرفتمان هەیە تا ئێستا بە چارەسەر نەکرایی ماوەتەوە یعنی ئەمانە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینی و خوێنەی وتری بۆ بکات ڕاستە هێز و لایەنە سیاسەکان پێشتر هەریەکەی بە شێوە لە شێوەکان بەژایان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە بەڵام ئەو قەیرانە هەمیشیانی کە بەردەوامی بەرەوکی خەڵکی گرۆ نەتوانێت چارەسەرکراوە کە ئەمەش کە بە بەردەوامی ئەگەر لە هەرێمێکە لە وڵاتێکە قەیران هەبێ یعنی مانەوەیە حکوومەتە وەکو پێویست سەرکەوتوونەوە بۆیە پێویستە کابینین و سەرکەوتوتر بێ خوێنەی وتر بۆ هەلومەرجەکە بکە ئەو هێز و لایەنە سیاسیانە بەشداری بکەن کە لەگەڵ پرۆسەکەیان بوون بۆ منە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان ڕاستە ئێمە وەکو یەک کورسی پەرلەمانمانە بەڵام ئەم بەشداری شەڕی داعشمان کردووە حکوومەتی من حتما بە دیاریکاری مەسەر ئەوەی کە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان دەیەوێت چۆن بەشدار بێت لەم حکوومەتە بەڵام پێشەوە دەمەوێت پێم بڵێت یعنی ئەوەی تاکو ئێستا گوزەرەوە لە نێونیانە سیاسیەکاندا یعنی ئەو ئاماژە ئەو پێدراویدا بە هاوڵاتیان کە فعلەن حکوومەتەی کە پێک دێنرێت حکوومەتێک دەبێت هەوڵ و خەمی ئەوە دەبێت کە باشترکردنی موچەی فەرانبەران و بژێوی خەڵک بێت یعنی ئەمەی لێ دەخوێنرێتەوە ڕوویای حیزبەکان بە قەنەعاتی من بۆ پێگەرانی کابینی حکوومەتی هەرێمی کوردستان تو بڵم ڕوویایەکی جیاوازترە لە حیزبێک بۆ حیزبێکە ڕاستە بۆ نمونە لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە پەیگەیەکی سەرەکی دوو حیزب بەژێران لە کابینی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی و پارتی من باسی وام کرد تا ئێستا ئێمە زۆر قەیرانمانەوە چارەسەر نەکراوە کێ بەرپرسە لەم قەیرانانە بە دەرەجەیەک یەکێتی و پارتی بەرپرسن ڕاستە لایانی کە کەم تا زۆر بەپێی کابینە بۆ کابینێک بەشداریان کردووە ئەوانە ئەتوانن بڵێم بەشێک ئەتوان لای لە گرفتەکان و بەشێک لەو ئەرکانەی کە لەسەر شانیان بۆ هەڵیگرن بەڵام کۆی ئەرکەکان کە ئێستا ڕوبەڕووی بە دەرەجەیەک یەکێتی پارتی بێت جارێکە ئەو ئاماژانەی کە جەنابە باسی کرد ئەو ڕوویابینی کە جەنابە باسی کرد لە چۆنیەتی دەرباسکردنی هەرێمی کوردستان لەو قەیرانەی کە تیاتی قەیرانی سیاسیمانە قەیرانی داراییمانە من دیراسەم کردووە لە هەرێمی کوردستان زیاد لە 6 قەیرانی جۆرا و جۆرە ئەم قەیرانانە ڕوبەڕووی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بێتەوە پێویستە ئەو لایەن و هێز و لایەنە سیاسیانەی کە بەشداری حکوومەتی نوێی هەرێمی کوردستانەکەن پێویستە بە دنیابینێکی نوێ بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان کرد ئەو میلیۆنە سیاسی کە لەناو هێز و لایەنە سیاسیەکانە لە کابینەکانی پێشترەوە پێویستە بڕێنێتەوە پێویستە ئەم هەرێمە پێویستی بە حکوومەتێکی مەدەنی هەیە پێویستی بە حکوومەتێکی دیموکراسی هەیە پێویستێکی بە حکوومەتێکی خزمەتگوزار هەیە بۆیە کۆی ئەم شتانەی کە لە بتوانین لە حکوومەتێکا کۆی کەیتەوە پێویستی بە ڕوابینی زیاترە پێویستی بە دەرەنجام و کۆبوونەوەی زیاتر وەڕینی کەسایەتیەکان کاک بەختیار یعنی چەند ڕۆڵی دەبێت لەوەی کە بۆ نمونە ئەدای حکوومەت ئەگەر لەمای ڕابردوودا وەکو پێویست نەبوو بێت باشتر بکرێت لە ڕابردە بەتایبەتی کە ئێستا ئەوەی کە یعنی بەرچاوە کاک مەسعود بەرزانی بۆ پۆستی سەرۆکی حکوومەت کاندیدە لەبەری کاکنێکی کە پێشووتر سەرۆکی حکوومەت بووە یعنی من دەمەوێت بوونی کەسایەتێکی بەهێز تا چەند گرنگە بوو ئەوەی کە فعلەن ئەوەی کە لە داهاتوودا ڕوودەدا لە ئەدای حکوومەت باشتر ببێت دیار ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە قەناعاتی مندایان بە کەسێک کاریزما بێ ئێمە ڕاستە کابینەی پێشەکانی تر بەڕست کاگنێکی وەرزانیە تۆ بڵم تاوادێکی باس سەرکەوتوو بوو یعنی من دایمەوتومە یەکێک بۆ لەو کەسانەی کە لە کابینەی هەشتا توانیتی و قەیرانی دارایی کە لە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و قەیران سیاسی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووە ئیداریە یعنی هەرێمی کوردستان لەو بارودۆخە گەبرە بارودۆخە بەڵام پێشنیارکردنی بەڕێز مەسعود بەرزانی بۆ پێگەرانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان بەڕێزیشان پێشتر پێگەیەکی باشیانە بۆ لە هەرێمی کوردستانە بەتایبەتی بەرپرسی ئاژانسی پاراستنی هەرێمی کوردستان بووە تاڕادێکی باس سەرکەوتوو بووە پێشنیارکردنی بەڕێزیان بۆ پێگەرانی حکوومەت هەرێمی کوردستان بە قەناعەتی من بەست پاوەستە بە
پشگیریکردنی ئەو حیزبانێک کە لە حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستانە بەژای بن تاچی ڕادێگە ئەو حیزبانە ئەتوانن لە ئەو بەرنامەکاری کە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی لەسەرەکەەوە سۆسیالیست دیموکراتی کوردستان لەسەر کەسایەتی کاک مەسوور یعنی چی بۆچی نەبتانێ ینی پێتان باش بوو کە کاک مەسوور ئەم پۆستە وەربگرێت ئێمە بەتاکی لە بەنامەکانیشمانە وەکو حیزبی سۆسیالیستی دیموکراتی جەختمانە سەوگرێتەوە کە پشگیری کابینەکەی بەڕێز کاک مەسوور بەرزانیەکەین لەبەرەوەی هەم کەسایەتێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەمیش پێمان وایە سەرکەوتووە بێ بۆ ئێمە بۆ حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان بە بەردەوامی پێشتر لە کاگەڵ کابینەکان نێچیرە ئێمە بۆ حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان لە وەزارەتیشمانە بۆ پشگیری کابینەکەشمان کردووە بۆ ئێمە بۆ حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان ڕاستی بۆ ئاشکراکە ئێمە خوێنمان بۆ کابینەوە شەیدمان بۆیەوە خەباتمان کردووە تێکۆشانمان بۆ پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ڕاستە لە ڕووی مادی و لە ڕووی ئەتوانم بڵێم پۆستوانە حیزبی سۆسیالیست کەم تا زۆر بێبەش کراوە بەڵام لەگەڵان ئێمە بە بەردەوانی پشگیری و حکوومەتمان کرد لە بە ئێمە خۆمە بەشێک لە حکوومەتە پشگیریکردنی ئێوە لە حکوومەتی داهاتوو وەک کاک فەرهاد پێم وا بێگێک بە لە سەرکردە باڵەکانی ئێوە لە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسی پارتی کە لە هەفتەی ڕابردوودا کرا ئەوەی ڕاگەاند کە ئەوان ئەگەر بەشدار بن یا بەشدار نەبن پشگیری ئەم حکوومەتە دەکەن ئەمە بەربەمنای چییە ئەم ڕوئایە ئێمە حیزبی سۆسیالیستی دیموکراتی لە حیزبانی کە بە درێژایی مێژووی دروستبوونی لە هەوڵی خەبات و تێکۆشانە بۆی هەرێمی کوردستان خاوەنی حکوومەتێکی خۆی بێ حکوومەتێکی گیانێکی سیاسی خۆی بێ ئێمە لەو سۆنگەیەوە کە یەکێکی لەو حیزبانی کە خەباتمان بۆ ئەم ڕۆژەیەوە پشگیری حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بەڵام لەگەڵەوەشە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەرەوە کاتەوە شەر نییە حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگەر ڕێژەی کورسیەکانی وەک پێویست نەبوو بەشداری لە حکوومەتی هەرێمی کوردستانە پێ نەکرێت بۆیە بەشداریکردنی حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێمی و بەشداری پێکردنیشی ئەبێتە پایەشی بەهێز بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئێمە پێشتر لە کابینەی حوتی حکوومەتی هەرێمی کوردستانە بەیەک وەزیر بەشداریمان کردووە ئەتوانم بڵم باشین هەرێمی کوردستان لەو سەردەما باشین دەستکەوتیە بۆ کاکە ئەو وەزیری حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان توانێتی کارەکانی زۆر پرۆفیشناڵ بەڕێوەبەرێ لە ئێستادا بۆ نمونە بەشداریکردنی لایەنە سیاسەکان لە حکوومەتی داهاتوودا لەسەر چی بنەمایەک دەوەستێ یعنی پەیوەندی بە ئیستحقاق هەڵبژاردنەوە یاخود ئەو واقعە باوەی کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت کامیانە دیارە هەرێمی کوردستان واقعێکی سیاسی ئەتوانم بڵم تا ڕادێک ناجێگیری پێ تێپەڕێ هێز و لایەنە سیاسەکان پێویستیان بە متمانەی زیاترە لە پێشترە ئەو متمانەیە ئەتوانم بڵم نەوە هێز و لایەنە سیاسەکان وەک پێویست نەمابوو لەبەرەوەی لە بەردۆخە سیاسی هەرێمی کوردستانە ئەگەر بە خێرایی پیا گوزەرکەین ئەبینین ئەو ململانەیە و ئەو گرفتانەی کە نێوان هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانە هەبوو وەکو پێویست نەتوانرا ئەو پرۆژەی کە هەرێمی کوردستان هەیەی بیگەێنتە مازڵ ئێستاش لە سەروبەندی پێگەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ خوێندنەوەیەکی وتر بۆ بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان کرێت ئەبێ خوێندنەوەیەک بۆ ئەو واقعە بکرێت کە ئێستا هەرێمی کوردستانی تیا پێ تێپەڕێ ڕاستی هێز و لایەنە سیاسیەکان کەم تا زۆر ئەتوانم بڵێم لە چوارچێوی کۆبوونەوەکانەوە یەکلایی بوونەتەوە چێ بەشداری حکوومەتی هەرێمی کوردستانەکە و چێ بەشداری ناکە و چێ بێتەوە پۆزەنی ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام پێویستە لە مەلوو مەرج و بارودۆخی هەرێمی کوردستانە وەکو پێشتر باسم کرد ئەم هەرێمە پێویستی بێگوتاری زیاتر هەیە پێویستە زۆربەی هێز و لایەنە سیاسیەکان بەشداریان لە حکوومەتی هەرێمی کوردستان بگرێت بە تایبەتی ئەوانەی کە سەنگ و پێگیانەیە بۆیە پێم کەواتە با بینە سەر ئەوەی کە حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان تاکو ئێستا کە پێماوی هەفتەی ڕابردوو کۆبوونەوەدان لەگەڵ پارتیدا هەبووە بڕیاری ئێوە چییە بە دروستی بۆ ئەم کابینە ئێوە بەشدار دەبن یا خودنا کۆبوونەوەکان لە نێوان سەر جەمیە زەلوولانە سیاسەکان تا ئێستا کۆبوونی ڕاوێژکارین باشە ئەگەر ئێمە لە ڕووی یاسایی وەستەری پێگەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەبێ سەرتا پەرلەمانی کوردستان کۆبێتەوە خۆشبەختانە سا بڕیاردا هەژدەی مانگ پەرلەمانی کوردستان پێ کۆبێتەوە کە پەرلەمان کۆبێتەوە بەپێی ئەبێ یاساکان یەکێک لە پرۆژە یاساکان کە هەمارەگرە پرۆژەی سەرۆکاتی هەرێمی کوردستانە لەم کابینەیە پێویستە لە کۆبنەی ئەژێ پەرلەمانی کوردستانە پێویستە پرۆژەکە هەموار کردێت کە پرۆژەکە هەموار کرایەوە بەڕێ کاک نێچیر بڕیار دراوەکو ڕاستپێرێ بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڵێ کە لەویا سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێرە ئەو کاتە بەڕێزیان داواکەن کە کاک مەسوور بەرزانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێنێ دیارە منوێمە جەخت لەسەرەوە تا ئێستا کۆبوونەوەکان ئەوان هێز و لایەنە سیاسیەکانە کۆبوونەوەی ڕاوێژکارین باشە یعنی هیچ هێزێکی سیاسی تا ئێستا پشک و پۆستەکانی بۆ یەکلایی نەبووەوە بۆ نمونە حیزبێکی حیزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان ئێمە سەرەتا بەس لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەمان کردووە زیاتر لەسەر بارودۆخ و هەلومەرج و شێوازی پێگەانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداریمان کردووە بەشداری کۆبوونەوەکانمان کردووە بەڵام وەکو پۆست و بەشداری و پشک و ئەمانە تا ئێستا یەکلایی نەبووەوە هەم لەبەرەوەی ئەو بەڕێزەی کە ڕاست بێرە حکوومەتی هەرێمی کوردستان پێگێ بەرچاوی ڕێنێ شێوازی چۆنیەتی پێگەانی حکوومەتی هەرێمی کوردستان و پشک و پشکێنەی لەگەڵ بەشداریکردن بۆ بەشداری باشە ڕوئای پارتی لە گفتوگۆکان کە لەگەڵ ئێوەدا کردوێتی چۆن سەبارەت بە بەشداریکردنی
حزبی سۆسیالیست یعنی مەبەستێتی کە ئێوە بەشدار بن لەم کابینە نوێدا ئێمە بەتاکید ئەو کۆبوونەوەی کە لەگەڵ حیزبی سۆسیالیستی کوردستان ئەنجام درا بە ڕسمی بانگێشانکردین کە بەشداری کابینەی نوێی حکومەت هەرێمی کوردستان بکەین ئێمە لەو سۆنگەیەوە چاوەڕوانەکەن ڕێککار یاساییەکانی پێگەنانی پارلەمان و حکومەت هەرێمی کوردستان یەکلایی بێتەوە ئەو کاتەکە ئەو ڕێکارانە یەکلایی بێتەوە جایەکە دانووسانی فەرمی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە دەست پێگەڕێت لەسەر شێوازی هەم بەرنامەی کابینەی نوێی حکومەت هەرێمی کوردستان هەم ئەو پشکانەی کە حیزب و هێز و لایەنە سیاسیەکان بەریانەکەەوە بەرکەوتەکانیان چۆنە بێت لەسەرچی یاسێکا بێت چۆن بەشداریەکەن خوێندنەوەی حیزب و لایەنە سیاسیەکان بۆ کابینە و بۆ بەرنامەی کابینەی نوێی حکومەت بەرنامەی ئێوە کە حیزبی سۆسیالیست چی دەبێت بۆ کابینەی داهاتووی حکومەتی هەرێم یعنی تا ئێستا بەرنامەیەکی ڕوونتان هەیە لەو بارەوە دیارە هەچ کەسێک کە بەشداری لە پێگەنانی حکومەت هەرێمی کوردستان کە بەرنامەیەکی دیاریکراوی خۆی هەیە باشە ئەو بەرنامەیەکە تەقدیمی لایەنە سیاسیەکانێکە بۆ نمونەوە ئێمە وەکو حیزبی سۆسیالیستی کوردستان ئەگەر بەشداری کابینەی ئایندەی حکومەت هەرێمی کوردستانمان کرد هەم ئەبێ بەرنامەی حکومەت هەرێمی کوردستان بین لە چی بەرنامەیەک دانراوە لەسەر چی ئاراستێکی شەکا گرفتانەی کە پێشتر باسم کرد کە ئەوەلیاتی ژیانی خەڵکن کە تایبەتە بە موچەی خەڵک کە تایبەت پێویستەکانی خەڵک تایبەتە بە خزمەتگوزارەکانی خەڵک ئێمە جەخت لەسەرەوەکەنەوە لە چوارچێوەی ئەو بەرنامەیە کە حکومەت هەرێمی کوردستانیشە بە تایبەتی ئێمە وەکو حیزبی سۆسیالیستی کوردستان پرۆژەیەکی تایبەتیمانەیە بۆ چوونە ناو حکومەت هەرێمی کوردستانەوە ئێمە لەسەر ئەو ئاراستانەی کە ئەمانەیە لە ئایندەیە ئەم حکومەت هەرێمی کوردستانە بەچی ئاراستێک کارکە چۆن کارکە بەچی پرۆسەیەک دەتوانێت هەرێمی کوردستان لەم قەیران و لەم گرفتانەی کە هەیە چارەسەریان کات و چارەسەری گونجیان وەردوێتەوە ئێمە لەو سۆنگە بەشداری کابینەی ئایندەی حکومەت هەرێمی کوردستانەکەی ئەی مەسەلەی بابەتی پۆستەکان لەو گفتوگۆیی کە کرا لەوان ئێوە پارتیتا هیچ باسی لێوە کراوە یعنی ئێوە دەتانێت بۆ نمونە بەپێی استحقاقی هەڵبژاردن مامەڵەتان لەگەڵا بکرێتیا خۆت بەپێی ئەمری واقع وەکو هێزولانی سیاسی دیکە داوای دەکات ئێمە وەکو حیزبی سۆسیالیستی کوردستان بەڕاستی وەکو پێشتر ئاماژەشم پێکرد تا ئێستا بە هیچ لایەنێک پۆستەکانی بۆ یەکلایی نەبووەوە ڕاستە کۆبوونەوەی ڕایشکایی لە نێوان سەرجەم لایەنە سیاسیەکان لەگەڵ پارتیا بە تایبەتی حیزبی سۆسیالیستی کوردستان کراوە تا ئێستا بڵێن بەڕسمی یەکلایی نەبووە ئێمە چی پۆستە گۆرەگەی لە حکومەتی ئایندەی هەرێمی کوردستانە بەڵام ئەمێ جەخت لەسەرەوەکەمەوە حیزبی سۆسیالیستی کوردستان یەکێکە لەو حیزبانەی کە ئەتوانە بڵێن بە درێژایی مێژووی دروستبوونی لە خەمی گەلەکەیەوە لە خەمی ئەم دەستکەوتانەیە بووە لە خەین پاراستنی هەرێمی کوردستانە بووە ئێمە شەهیدمان بووە خوێنمان بۆ ڕشتووە هەر لە کەرکووکەوە هەر لە سلێمانی و لە دووە لە تازاخۆ ئەتوانم بڵێم حیزبی سۆسیالیست پێگەیەکی بەهێزیە بووە من جەخت لەسەرەوەکەم ئەو هێزانەی کە بە تایبەتی حیزبێکی و حیزبی سۆسیالیست کە خاوەنی مێژوو خەبات و تێکۆشانی خوێتی نابێت لەسەر ڕێژەی کورسیەکان تعاملی لەگەڵا بکرێت پێویستە لەسەر ئەو ڕاست ئێمە لە ڕووی وەکو استحقاقی ژێمە کورسیەکمان بەدەستێناوە ئەگەر ئەو کورسی حیزبی سۆسیالیستی کوردستان بەشداری پێ بکەیت لە کارەکانی حکومەت هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم دەستکەوت لەرەنجامی باشە بینی یعنی من ئەمێ لەم ڕوانگەیە باسی وەکەم یانەوە لە عێراق بینیمە لە پێگەنانی کابینەی نوێی حکومەتی عێراق بڵێن ئەو لایەنەی کە مقتەدا سەدر سەرپەرشتیەکە توانم بڵێم زۆرترین ڕێژەی کورسیەکانیانەوە دواتر بڵێن ئەو ڕەوتانەی کە ڕەوتە شیعەکان بەڵام هەموو شیعەکان لەسەر دکتۆر عەبدولمادی ڕێکەوتن کە بیکەن بە سەرۆکۆماری عێراقەکە وەکو کورسی سێریکەی جەنابیان تەسەووڕ ناکەم 5 کورسیان هێنابێ یعنی وەکو بەرکەوتە ئەو پۆستێک کە ئێستا بۆ دکتۆر عەبدولمادی دابین کراوە درراوەتێ کە پۆستی سەرۆکوەزیرانی عێراقا ئەتوانم بڵێم وەکو استحقاقی هەڵبژاردن و پۆستیان بەرناکەوە لەواچە لە جاریەوە وەزارەتیان شتێکیان بەرکەوت ئەمە شتێکی ئاسایی یعنی ئەمریکا ڕوویداوە لە عێراق بەتاکید من پێم وایە ئەمە جەخت لەسەرەوەکەم لە هەرێمی کوردستانیشە من پێم وایە ئێستا بە باسی پێگەنانی کابینەی حکومەت هەرێمی کوردستان دەکرێت ینی پۆستێکێک لە پۆستەکانی جێگری سەرۆکی پارلەمانی کوردستان بن بە حیزبی سۆسیالیستی کوردستان توانم بڵێم یەکێک لە پاڵنەرە باشەکان و دەستکەوتە باشەکانی هەرێمی کوردستان هەممە توانین ئیداری بارودۆخەکە بین هەمیش وەکو پێشتر باسم کرد ئێمە لەگەڵەوەی کە حیزبی سۆسیالیستی کوردستان موچەی بڕاوە بودجەی بڕاوە بەڵام باشە ئەگەر ئەو پۆستە یعنی بدرێ بە ئێوە کاک بەختیار یعنی ڕەنگە خواڵەتێکی سا پرسیاری ئەو کە بۆ نمونە ئەمە لێدان نیە لە پرۆسی دیموکراسی و استحقاقی هەڵبژاردن ئەوەی کە بۆ نمونە دوجار دەوتێت ئەوەی کە تەحەکوم بە پۆستەکانەوە دەکات وەکو بەرکەوتەی لایەنەکان دەبێت بگڕێتەوە بە کورسی پارلەمانی یعنی ئەگەر ئەمە کارێکی واکرا ئەمە بۆ خۆی خواردنی مافی لایەنێکی دیکە نییە بەتاکید سێکە لە هەرێمی کوردستانە حکومەت هەرێمی کوردستان ئەبێ حکومەتێکی تەوافقی بێ باشە ئەبێ ئەو لایەنانە بەشداریکەن کە بەویستی خوان بەشداری حکومەت هەرێمی کوردستانەکەن ئەگەر تۆ لە ڕووی زانستی لە ڕووی ماتماتیکەوە
شێوازی دابەشکردنی پۆست و کورسیەکان دابەشەی وەکو ئەو پۆستانێکە کە ئەدرێ بۆ سێلانی بۆ نموناگە بۆ سێلان بەشداریکە لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەنی سەرجەم پۆستەکانیان بەرناکە باشە ئەو پۆستانێک کە ئەمێنێتەوە بەر لایانی کاکە ینی لایانی کە هەیە لەواچە 9 کورسیانای بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان ناکە لایانی کە 5 کورسیانای بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان ناکە ینی پێویستە ئەو ئەوانەی کە بەشداری ناکەن ئۆتۆماتیک لە ڕووی بیرکاریەوە ڕێژەکان دابەشێ بەسەر کورسیەکان ڕاستێ وەکو ژمارەیە کورسیمانەیە بەڵام ئەگەر بەشداری حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد لەو بەرکەوتانەی کە لایەنەکانی کە بەشداری باشە بە شێوەیە لە شەکان بەر حیزبی سۆسیالیستی کوردستانەکە ئەخ باوێنیەوە بە تەواکەم دیارە لە هەرێمی کوردستانە خۆش دەزانی لە هەموو دنیا حیزبی سیاسی حکوومەت تشکیلەکە باشە حکوومەتیش کە تشکیلکرا لەسەر ئاستێکی یەبێت تەوافقی بێت کە تەوافقیش بوو پێویستە ئەو پۆست و بەرکەوتانەی کە هەیە من پێم وانە بەڵام ئەگەر پۆستێک بدە بە حیزبی سۆسیالیست ئەگەر مافی خۆی بە حیزبی سۆسیالیست وەرگێت ئێستا بۆ من دەنگەیە یەکێک لە جەگرەکانی سەرۆکی پارلەمانی کوردستان دەی بە تورکمانیان ئەگەر وەکو ماف بێ وەکو ئەو قسەی جەناب باسیەکە لەواچە مافی وانیش نەبێت گەڕوابێت ئەوش خۆیە کورسیانێ و بەتەمان جێگری سەرۆکی پارلەمان ئەگەر بە پێی پرۆژەیەکە هەیە بدرێبوانە بۆ ئێمە جەخ لەسەرەوەکەنەوە پێویستە بەرکەوتانەی کە ئادرێ بە حیزبەکان ڕەچاوی کورسیەکانیان بکەن بە دەرەجەیەک ڕەچاوی خەوار و تێکۆشانیان بکەن هەردا ڕەچاوی ئەگەر دڵسۆزیشیان بۆ خەمخۆریان بۆ نیشتیمانە من بکەن بە پێوەرێکی لە پێوەرەکان بە قەناعەتی منەوە پێوەرێکی ئەتوانە بن تا ڕادێک مانتیقی زۆر باشە کاتوانە کابینی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دروستکرێ ئەگەر ئەم تێگەشتنی بەڕێزت بۆ مەسەلەی دابەشکردنی پۆستەکان بکرێت بە پێوەری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە بۆ خۆی دوجار ناڕزایی هەوڵاتیانی بەدواوی خۆدا ناهێنێ بۆی کە بۆ نمونە حیزبێک بەپێی حەجمی خۆی مامەڵی لەگەڵدا نەکراوە دوجار لەوانەیە جۆرێک لە جۆرەکان خەڵکانێک ناڕازی بن لەوەی کە بگوزەری ینی ئەمە ئاساییە ئەم بابەتە ئەگەر لە ڕووی پێگاتەوە سەری حکوومەتی هەرێمی کوردستانکەین باشە هەر حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان ئەمە ڕێژەیە کورسیێنەوە ئەگەر کۆی ئەو ڕێژە کورسیانەی کە کۆکەیتەوە کە بەشدارە بن لە پێگەنانی کابینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانە بڵێ مەگاتە لە سا تقریبا نزیکی 80 بێتەوە ئەنی کە تۆ نزیکی لە سا 80 ئەو کورسیانەی کە خەڵک دەنگی پیاوە بتوانانی حکوومەتێکی گشتگیری پێ دروستکەی لە ئەو حکوومەتێک بێ پرۆژەی هەبێ حکوومەتێکی خزمەتگوزار بێ حکوومەتێک بێ هەوڵبا بۆ چارەسەرکردنی و گرفتانێکە جەمالی کوردستان هەیەی من تەسەوور ناکەم هیچ کەسە دژیەوە بێ بۆیە بە قەناعەتی من پێگەنان و تەسمیەکردنی ناو بۆ پۆستێکیان بۆ شوێنێک یان لایەنێکی دیاریکرا بۆ ئەتوانم بڵێم بە شێوە لە شێوەکان بتوانی گۆڕانکارێکی نوێ لە پێگەنانی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت ئاراوە ئەو هێزە تەقلیدیانەی کە پێشەر حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەڵێن دەستگا ئۆرگانەکانێکی حکوومەتی هەرێمی کوردستانیان تا ڕادەیەک بۆ خۆیان بردووە ئەگەر تۆ بتوانانی فۆرمێکی نوێ دروستکەی هێزی کە بەشداری پێ بکەیت ئەو هێزان تاقیکەیتەوە بۆنمێکی لەوانە حیزبی سۆسیالیستی کوردستان لە ئاداکردنی ئەتوانە بڵێم جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستانیان پاچ پۆستێکە بێ لە یان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یانش پۆستێکی کە سیادی بێ لە هەرێمی کوردستانە بدرێتەوە حیزبانە بۆ مای 4 ساڵیکە بیانکە دەشێتە جوبۆ باشە کاک بەختیاری لە ماوەی دەرەنجامێکی زۆر باش کابینەکانی ڕابردوودا لەسەر چی بنەمایە ینی مامەڵە لەگەڵ ئێوەدا کراوە لە بابەتی پۆستەکانە ینی بابەتی کورسی هەڵبژاردن بووە یاخود پێگە و خەباتی سیاسی کە وەکو خۆت ئاماژەت پێکرد ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم دۆخی پێگەنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دۆخێک بۆ دۆخێکە جیاواز ئەگەر تۆ 4 ساڵ پێش ئێستا سەری کابینەی هەشکەی کابینەیەش لە سەرەتای دروستبوونی ئەتوانم بڵێم بارودۆخێکی دارایی زۆر باشات تێپەڕی شێواز و خزمەتگوزاری و ئەو دەرئەنجامە سیاسی کە لە هەرێمی کوردستانە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ئەگەر بینیتە بە چاوی خۆت ئەبینیت بە شێوازی لە شێوازەکان هەرێمی کوردستان ڕاستە لە ڕووی دارایی ئەتوانم بڵێم پێگەیەکی زۆر باشی بوو لە ئێستا بەڵام لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستان ناجێگیر بوو ئەو خۆپیشاندانەی کە پێشتر لە 4 ساڵی ڕابردوودا ئێمە بینیمان و دەرەنجامەکانیمان بینی دواتر لە دایکبوونی هێزێکی بڵێن معارضە لە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی دەرەنجامی تایبەتیە بۆ یعنی قۆناغبەندیانەی کە تۆ ئەتوێ حکوومەتێکی لەسەر پێک بێنێ بێ خوێنەویر بۆ شێوازە سیاسەکەی بۆ بارودۆخە سیاسەکەی ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان لە هەموو ئاستەکانەوە ئەگەر سێریکەی ئاستێکی باشترە هەر لە ڕووی دارایی خەریکە هەرێمی کوردستان داراییەکەی بەرە باشە بێ هەم لە ڕووی پەیوەندیەکانیەوە لەگەڵ حکوومەتی عێراق خەریکە پەیوەندیەکانی باشە بێتەوە لەگەڵ ناوچەکانی دەوروبەر و ئیقلیمە هەرێمی کوردستان خەریکە پەیوەندیەکانی باشە بێتەوە بۆیە ئەم بارودۆخی هەرێمی کوردستان پێویستە وەکو پێشتر ئاماژەم خوێندنەوەکی ورتری بۆ بکەیت بتوانانی بزانین چۆن ئەم بارودۆخی کە ئێستا هاتۆتە پێشەوە چۆن ئیسیسماریکەی چۆن لە پێناو بەرژۆندەکانی هەرێمی کوردستانە بەکاری بێنی ئەوش بۆ هۆکارەکەی گەڕێتەوە بۆی
چۆنەتی بەشداری پێکردنی حیزب لایەنە سیاسەکان لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئەگەر تۆ بتوانی خوێندنەوەیەکی ورد و واقعبینانە بۆ ئەم بارودۆخەت هەبێ ئەو یەزلان و سیاسانەی کەیانەیە بەشداری حکوومەتکەنیانەیە بە شێوەیەک لە شوێنەکان خزمەتی هەرێمی کوردستانی خەڵکی هەرێمی کوردستان و چارەسەرکردنی گرفتەکانی بکەیت من پێم وایە پێویستە زۆربەی هێزوو لایەنە سیاسەکانەوەی کە خۆیان ئەیانەوێت بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان پێ بکەیت بەشداری پێ بکەیت بۆی بتوانین لەو سۆنگەیەوە جارێکە بەرنامەیەکی نوێ داڕێژیتەوە لایەنە سیاسەکان پەڕێکی نوێی سیاسی هەڵەنەوە بە تیمێک بە بەشداری بارودۆخەکە بکەن بە چارەسەرکردنی گرفتەکان پرۆژیان هەبێ ئەو دەستکەوتانی کە هەرێمی کوردستان بە قەناعەتی من لە ڕابردوودا بەدەستی هێناون دەستکەوتی کەم نین پێویستە باشە کاک بەختیار لێرە بوو لە ڕاتەگرم یعنی بە درێژای ماوەی ڕابردوو سەرنجێکە بۆ بەوەی کە ئێوە وەکو حیزبی سۆسیالیست زیاتر لە هەر حیزبێکی دیکە لە پارتیۆ نزیک بوون بەقەدە و نزیکایەتی کە لە پارتی واتان بووە ینی معاراتان مراعاتی وەکراوە لە بابەتی پێدانی پۆستەکان ینی لەو ڕۆوە ئێمە وەکو حیزبی سۆسیالیستی کوردستان حیزبێکین خاوەنی بەرنامە و پرۆژەی تایبەتی خۆمانین ئێمە لەگەڵ پارتیا یەکنیزی بوونەکەمان لەگەڵ پارتیا چ ئێمە لەگەڵ پارتیا خاڵی هاوبەشمان زیاترێ لەگەڵ لانی کەشە خاڵی هاوبەشمانەیە بەڵام بۆ نمونە لەواتە لەگەڵ پارتی لەگەڵ بۆلانیەکە جیاوازتر بێ خاڵا بەشان ئێمانە ئێمە لەسەر زۆر مەسایل لەگەڵ پارتی ئیمکانیسانە کۆکین بە تایبەتی ئێمە یەکێک بوون لەو حیزبانەی کە بەشداری پرۆسی ڕێفراندۆممان کردووە قەناعەتمان بە ڕێفراندۆمیژە بووە ئەگەر پارتیش بۆچوونێکی هەبووە لەسەر ڕێفراندۆم لەواچێ مەوەکو حیزبی سۆسیالیست ئێستان جیاوازتر بووە بۆیە مەوەکو حیزبی سۆسیالیست پرۆژێکی نەگۆڕمانەیە بەرنامەی کاری خۆمانەیە ئێمە لەسەر و بەرنامە باشە کاک بەختیانی ورتە پرسیارەکە بۆ دوور و نزیکایەتی ئێوە وەکو حیزب لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکە لەسەر چی بنەمایەک دەوەستێت ئێمە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانی کوردستانە پەیوەندیمان باشە پەیوەندی دۆستانەمان هەیە کۆبوونەوەی دەوری و کۆبوونەوەی بەفراوانمان هەیە ئێمە چەندین جار لەمە ڕابردوودا جناوی کاک حەمە سەردانی کاک کۆسەدی کردووە سەردانی لایەنە سیاسەکانی کردووە سەردانی جناوی کاک مەسعودی کردووە یعنی ئێمە لەگەڵ سەرجەم هێزوو لایەنە سیاسەکانە پەیوەندی زۆر باشمان هەیە پەیوەندیەکانیشمان لەسەر جێگیرکردنی بەرژەوەندەکانی جەمهوری کوردستانە پەیوەندیەکانیشمان لەسەر کۆکردنەوەی خاڵە هاوبەشەکان ئێمە توانین چۆن ئەو خاڵە هاوبەشانەی کە هەمان لەگەڵ لایەنە سیاسەکانە ئیسیسماریکەن لە پێناوی بەرژەوەندێکی تری باڵای گەلەکەمانە ئەویش کە بەرژەوەندە گرنگ و سەرتاسەرەکەی هەرێمی کوردستانە کە ئێمە بتوانین چۆن لە ڕێگەی ئەو خاڵە هاوبەشانەی کە لەگەڵ لایەنەکانە هەمانە بەنسبەت ئێمە پەیوەندیەکانمان ئەڵەن لەگەڵ پارتیا وەکو پێش ئاماژەم پێوێت ئێمە خاڵە هاوبەشانەی لەگەڵ پارتیا هەمانە احتیمال لە زۆرتر لەگەڵ خاڵێکە ئەو خاڵانەی کە لەگەڵ لایەنەیەکە کە کەمترین سەردانیان کە کەمترین پەیوەندیمان لەگەڵیانە لەواچی هەبێت لەسەر خاڵە هاوبەشەکانمانە نەک لەسەر نێزیک بوونیان دووربوون لە هێزولانێکی سیاسی تری من زانیارێکم لا یعنی هەرچەند زانیارەکەی میچە فەرمیە بەڵام دەمەوێت پشتی ڕاستی کەیتەوە بۆم دەوت تێدێکێک لە پۆستە سیادیەکان لەم حکوومەتە بەر ئێوە دەکەوێت و بە دیاریکراوی ناوی کاک عەبدوڵای حاجی مەحموود دێنێت بۆم پۆستە ئەم بابەتە وایە بەتاکی دێمە بۆکو پێشتر باسمان کرد تا ئێستا کۆبوونەوەکان لە سەرگرنوە سەرجەم لایەنە سیاسیەکانە کۆبوونەوەی ڕاشکاری لێ تێگەشتن بووە تا ئێستا هیچ پۆستێک بۆ هیچ لایەنێکی سیاسی لێگلایی نەبووە بڵێن کە فڵانسا لایەن ئەو پۆستە وەرەگرێت جگە لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە دووبەڕێزە ڕاست بێراون کە یەکیان سەرۆکی هەرێمی کوردستان پێک بێنێ یەکیان سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێنێ بۆیە لێگلایکردنەوەی پۆستەکان بە قەنەعاتی من لەو کاتەوە دەست پێکا کە بە فەرمی جەنابی کاک مەسعود بەرزەنی ڕاست بن بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کاتە ئەتوانم بڵێم بەرکەوتە و دەستکەوت و پۆستی لایەنەکە ئێوە هیچ داواکاریەکتان هەبووە بە فەرمی بۆ پارتی لەم ڕۆوە لە ڕووداواکردنی پۆستەوەی لە کۆبوونەوەی پێشووتری کە لە دوێنێ کۆبوونەوە لەگەڵ پارتی کوردستان ئەنجامدا پارتی بە فەرمی داوای لە ئێمە کردو بەژاری حکوومەتی هەرێمی کوردستانکەن بەڵام لەسەر یەکلایەکردنەوەی پۆست و دەستنیشانکردنی پۆست و ئەو کەسەی بەرکەوتەی پۆستەکەی بەرەکەوە یەکلاییوەتەوە تا ئێستا ئێمە گفتوگۆکان بڵێن نەک بۆ ئێمە بۆ هیچ لایەنێکی سیاسی جێگەلای نەبووە ینی بۆ منێکەتی نیشتمانی کوردستان کە بەژاری کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکات نازان چی پۆستێکی بەرەوێ لەم بارودۆخە ئێوە چاوەڕوانی چی پۆستێک دەکەن چی شتێک بە شایستەی حەقی خۆتان دەزانن لەم حکوومەتەدا ینی ئێمە وەکو حیزبی سۆسیالیست طموحمانەیە لە سەرجەم کاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەژار بن هەر لە سەرۆکاتی هەرێمی کوردستان و لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە ئەگەر وردی کەیتەوە بۆ سەرجەم بڵێن حکوومەت خۆجێتەکانیش لە هەرێمی کوردستانە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان بە مافی خۆی ئەزانێت بەشداری کۆی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان کات لەبەرەوەی ئێمە وەکو پێشتر باسم کرد ئێمە حیزبێکین خەباتمان بۆ مەزمونە کردووە خوێنمان بۆ ڕشتووە پاسحێمان بۆ داوە بە بەردەوامیش ئێمە پرۆژەمانەوە بۆ بەرە پێشبردننی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ لەگنێزیکردنەوەی لایەنە سیاسیەکان بۆ داڕشتنی بەرنامەیەکی نوێ کە ئێمە بتوانین لە ئایندەدا ئەم لایەنە سیاسانە لە هەرێمی کوردستانە کە سەنگ و پێگەی خۆی تایبەتی خوانەیە بتوانن پرۆژێکی گشتگیر و بەرنامەی گشتگیر داڕێژن بە تایبەتی ئەو هەڵانەی کە پێشووتر کراوە
ئێمە پێمان وایە کە حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان جارێکی تر هەرێمی کوردستان بەرگەی و هەڵانەی پێشوو ناگرێتەوە پێویستە سەر لە نوێ پرۆژێکی نوێ داڕێژێتەوە بەنامێکی نوێ داڕێژێتەوە باڕاستەیە کە هەموو لایەنە سیاسەکان بتوانن لە ئایندەدا بەهرەمەند بن لەو دەستکەوتانی کە هەرێمی کوردستان هەیە لەو بارودۆخە سیاسی کە هەرێمی کوردستان دێتە پێشەوە بۆیە من پێم وایە ئەگەر هەرێمی کوردستان بتوانێت پرۆژێکی بەڕێوەبردنی تایبەتی بەخۆی بێ بتوانێت ئەو دۆخە سیاسی کە هەرێمی کوردستان پێدا گوزەری کردووە چارەسەری کاگە بتوانێت بەرنامە و بەرنامەسازیێکی نوێ داڕێژێ بۆ شێوازی بەڕێوەبردنی هەرێمی کوردستانە من پێم وایە ئەو گرفتانەی کە لە هەرێمی کوردستانە هەبووە وردە دەبرەوە چارەسەکردن باش وەک دوای پرسیاری دەمەوێت پێم بڵێیت ئەگەر بەپێی ئەو ڕوئیا و بەرنامەی کە ئێوەکو حیزبی سۆسیالیستتانە بۆ بەشداریکردنی حکوومەت ئەگەر بەپێی ئەو بەرنامەی مامەڵەتان لەگەڵدا نەکرا دوابڕێری ئێوە چی دەبێت؟ ئێمە وەکو حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان پێشتریش لە کابینەی هەشتی حکوومەت هەرێمی کوردستانە کۆبوونەوەشمان لەگەڵ کرا بەڵام بەرژایمان لە حکوومەت هەرێمی کوردستان نەکرد و تا ئەوەش توانیشتمان ئێمە پشگیریمان لە حکوومەت هەرێمی کوردستان کرد لەم حکوومەتاشە ئەگەر ئێمە بەشداریشمان پێنەوێت حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە بەرەوەی خۆمان بە خاوەنی حکوومەت و خاوەنی ئەو سەرۆرانی هەرێمی کوردستان ئەزانین هەر پشگیری حکوومەت هەرێمی کوردستان نەکەین چونکە پێمان وایە حکوومەت هەرێمی کوردستان جارێ ئەو ئامانجە گشتی کە هەیەی بەرەو سەر بەخۆی بوونی جاری هەرێمی کوردستانە تا ئێستا پەیامە گرنگە نەگەیشتووە دو مانزلەکانی خۆی هاچەوتم دو پرسیارە بەڵام باشە بۆ نمونە بۆچی بە درێژای ماوەکانی ڕابردوو حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان یعنی بیری لێو نەکرێتەوە بێ بە معارەزەیەکی فعلی لەسەر ئەدای حکوومەت بۆچی ئەم بابەتە تاکو ئێستا لە نێو ئێوەدا ینی تاوتوێ نەکراوەوە ڕوویایکی واتان هەیە ئەگەر بۆ نمونە بەپێی بەرەکەوتەی خۆتان کاتانە مامەڵەتان لەگەڵدا نەکرێ بڕیارێکی لەم شێوەیە بن ئازانکی بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی سیاسی توانە بڵم وەکو پێشتر ئاماژە پێ تا ڕادێک ناجێگیرە باشە ئەم بارودۆخە ناجێگیری هەرێمی کوردستان ئەگەر لە سەرسکەی خۆی بێ یعنی ئەگەر ئێمە حکوومەتێکی مەدەنی و دیموکراسی و هەموو بەهاکانی حکومڕانی تێدا بێ ینی هیچ گرفتێکی سیاسی نەبێ یەکێک لە ئەگەرەکان ئەگەری ئۆپۆزیسیۆن بوونی حیزبی سۆسیالیست دیموکراتان ینی ئەگەرێکی ئەوتۆ حتمی نییە بەڵام من پێم لەوەیە کە بڕاتان بە خەباتی معارەزەبوون نیە یان بابەتەکە پەیوەندی بەچی وهەیە نا ئێمە پێمان وایە لەم بارودۆخی کە هەرێمی کوردستانی پێیا گوزەر دەکا پێویستی زیاتر بێگوتاری هەیە نەک پارتە بوون و معارەزە بوون لەبەرەوەی ئێمە پێشتریش لە کابینەکانی پێشتر حیزبی سیاسیمان بینی معارەزە بوو یعنی لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە معارەزەی تەندروست نییە دەرەنجامەکان و ئەوە پرۆژەی کە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان هەیبوو ئەتوانە بڵێم وەک پێویست نەتوانرا دەرەنجامەکانی وەکو پێش بگاتە مەنزڵەکانی خۆی بۆ ئێمە پێمان وایە ئەم بارودۆخی سیاسی کە ئێستاش هەرێمی کوردستان و کابینی هەرێمی کوردستان بەڕێبێ پێویستی بە زیاتر بە یەکگوتاری و یەکریزی لە نەسیاسەکان ئەگەر بتوان لە نەسیاسەکان پرۆژەیەکە داڕێژن ئەتوان بڵن 4 ساڵ ئایندا ئەگەر معارەزەی بێزی جزئی حکوومەت زۆر سپاس بۆ ئەگەرە باشەکان بەختیار کەریم وتەبێژی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بە خێر بێت سپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.